ئەوم بیست بوو کە ناتوانن ئەم شەو هیچ ئاکتیڤ بکەن بابەتی و ئاکتیڤکردنە چییە؟ خۆی شەریکە 19 مانگی داناوە لە هەموو دنیا بۆ نمونە شوێنی ڕئیسخوان ئەمریکایە 19 مانگ خەڵک بۆی هەیە بیکڕێ و بەکاری بێنە پێش ئەو کاتە ئەگەر بەدەست شتکەوێت جوان نییە بەکاری بێنی مەسەڵەن شەریکە دەینێتە دوکانەکان بەڵام بۆ عەرزکردن نییە بۆ پیشاندان نییە خۆی شەریکە دەڵێن 19 مانگ لە هەموو دنیا وەردەگرێت بەروە لە ئێم سنتەریش هەر 19 مانگ ئەو کەسانەش وەردەگرن کە ینی ئێستا من بمێ بیکڕم یاخود لەو تیر و پشکەیەوە بۆم دەربچێ ناتوانم ئاکتیڤ بکەم تا شەریکە ینی کۆ دەکەنە نێرێ شەریکە بەمەی وتووە 19 مانگ ئەمەش ڕێز و بڕیارە دەگرین 19 مانگ هەر کەسێک وەریگرت بێگومان یەکسەر توانی ئاکتیڤیکەوە بەکاری بێنێت لە ڕووی پاتریەکەیەوە ینی هیچ گۆڕانکاریە چی تێدا ئێمە کارمان بە موبایلە باشە هیچ ئاسانکاری کردووە بۆ ئەو کەسانی کە بە موبایل کار دەکەن کاری ڕۆژنامەوانی سێ شت هەیە ئەو ساڵ زۆر گۆڕانکاری بەسەرکرایە پاتری دیزاین و کامێرا بە تایبەت بۆ کاری ڕۆژنامەوانی هەر سێکی زۆر گرینگە بە تایبەتیش بۆ کەسانی کە بەردەوام ڤیدیۆ تۆمار دەکەن لەبەرەوەی ئەپڵ شتێکی دانا بەناوی ڤیپەر چەمبەر کە کولینگە کە سیستمێکی ساکردنەوەیە هەر چەند تەسویری پێ بکەیت چەند ماندووکەی گەرمیکەی کە پاتێکەشی گەورەترە گەرمیەکەی بە ئاسانتر دەردەچێت واتە مۆبایلەکەت گەرم نابێت کاتە شەحن زوو نابەزێت کاتە عمری پاتێکە درێژترە ئێمە هەمیشە ئەو کێشەیەمان هەیە کە مۆبایلەکەمان گەرم دادی و شانیشی ئەوەی دەڵێ ئایفۆنی هەبێ دەبێ وایرشانی دایم لە لابێ ئەو ساڵ باشترە ئەگە زۆر تەشە تیکتۆکی بکەیت زۆر سناپی بکەیت زۆر تەسویر بکەیت زۆر ڕسم بگری یان لەبەر ڕۆژ مۆبایل زۆر بەکاربێنی ئەم ساڵ زۆر هەست بە گۆڕانکاریەکە دەکرێت لەبەرەوەی یەکەم جارە ئەپڵ ئەو سیستم ساکراوێ نوێ دابنێ کەشش زۆر ینی لە ڕووی فیزیایی شەش زۆر جوانە سێ دۆخی مادەیە لە ناو پاتریەکە دروستی لەسەر پاتریەکەی داینایە دەبێتە شل دەبێتە ڕق دەبێتە گازی بەس بۆ ئەوەی زۆر گەرم نەبێت وەرەوە ئەوژە بیر نەکەین ئەو ساڵ تیتانیۆمی دروست نەکردووە کریتی ئەلەمنیۆم کە ئەلەمنیۆم دووبارە بۆ ساکردنەوە زۆر باشتر تا ئێستا ئەپڵیش نرخەکەی بڵاو نەکردوتەوە ئەرزی نەکردی لە ئەمریکا دیاری کراوە مثلەن هەموو ساڵ لە ئەمریکا دیارە نرخەکە بەڵام لەبەرەوەی ئەمریکا خۆی لەوێ بەرهەمی دێنێ ینی خۆی شەریکە لەوێ لە چین کە دەیوازێت ئەمریکا سەر دیارە بەڵام حسابی خۆت کە لە چینە یان لە ئەمریکا دەگاتە دوبەی دەگاتەوە کوردستان کولفەی گواستنەوەی هەیە و نرخی ئەمریکاش لە جیهان هەرزانترە ئەپڵ نزیکەی 350 لە ئەمریکا هەرزانتر دەیفرۆشێت لە چاو جیهان ئەگەر لە جیهان هەمی گران کردووە چەند ساڵە بۆیە نرخ دەگۆڕدرێت بۆیش نازانرێت بزەبە نرخەکەت لە چەند ڕادەوەستێت